ئیقبال مەسیح پاڵەوانێکی بچوو بوو ئەو لە تەمەنی 4 ساڵیەوە ناچار بووە کار بکات. لە ساڵی 1983 زاینی لە خێزانێکی هەژار لە شاری لاهوری پاکستان لەدایک بووە. ئەوەدەم خێزانەکان ئەوەندە هەژار و بێهیوا بوون لە بەرامبەر قەرزێکدا ناچار دەبوون منداڵەکانی وەک بارمتەی پێدانەوەی قەرزەکان ببەخشن بە دەوڵەمەند و خاوەن کارگەکان. منداڵەکان دەبوو لە بارودۆخێکی سەختدا و ڕۆژانە بە ماوەیەکی زۆر کار بکەن بۆ ئەوەی دایک و باوکیان بتوانن ئەو پارەی کە بە بەخشینی منداڵەکانیان بەدەستیان هێناوە بیگەڕێنەوە. لە تەمەنی 4 ساڵی دایک و باوکی وەک بارمتەی قەرزکردنی 600 ڕوپیە ئیقبالیاندایە خاوەن کارگەیەکی فرش. نەک هەر ئیقبال بەڵکو هەزاران منداڵیش هەمان چارەنووسیان هەبوو. ئەوان بە زنجی دەبەسترانەوە و ناچار دەکران ڕۆژانە زیاتر لە 12 کاتژمێر کار بکەن. ماوەی پێدانەوەی قەرزەکان بەسەر دەچوون بۆیە ئیقبال تەواوی منداڵەکان بە ناچاری لە کارگەکان دەمانەوە. بارودۆخی ژیان لەم کارگانەدا سەخت بوو. منداڵە کۆی لە کراوەکان بە زەحمەت خۆراک و ئاوی پێویستیان پێدەدرا. ئیقبال لە تەمەنی 10 ساڵیدا بێزار بوو لەو ژیانی کە تێیدا بوو. بۆیە لەگەڵ چەند منداڵێکی تر توانیان هەڵبێن و بۆ نزیکترین بنکەی پۆلیس. بەڵام پۆلیسەکان لە بری ئەوەی یارمەتی منداڵەکان بدەن منداڵەکانیان بردەوە بۆ کارگەکە و لەلایەن خاوەن کارگەکانەوە پاداشکران و پارەیان پێدرا. ئیقبال لە تەمەنی 12 ساڵیدا دەستی کرد بە بیرکردنەوە لە ڕێگایەکی تر بۆ دەربازبوون لەو ژیانە سەختە. ئەم جارەیان چووە لای ڕێکخراوی BLLF ناحکومی و ئەوان هەموو کارێکیان بۆ دەربازکردنی منداڵەکان کرد. ئەو کوڕە بە هاوکاری BLLF توانی چیرۆکەکەی بباتە سەر شانۆی جیهانی، تەنانەت پشتیوانی نەتەوە یەکگرتوەکانیشی بەدەستهێنا. دواتر لە 16 نیسانی ساڵی 1995 زاینی لەلایەن خاوەن کارگەیەک کە بەهۆی هەڵمەتی ئیقبالەوە زۆربەی منداڵە کرێکارەکانی لەدەستدا بوو تەقە لەسەری ئیقبال کرا و تیرۆر کرا. ئیقبال لە ماوەی بانگەشەکەیدا بۆ نەهێشتنی کۆیلایەتی دوانی زیاتر لە 3000 منداڵ کە لە هەمان بارودۆخی سەختی ژیاندا بوون ڕزگار بکات.